هەر لە کۆنەوە لە کەلتوری کوردیا ناساندن بۆ ئەستێرەکان کراوە و ناونراوە لە ئەستێرەکان و بەپێی هەر وەرزە و ناونانێکمان هەبوو بۆ ئەستێرەکان و دەرکەوتنی هەر ئەستێرێکمان پەیوەست کردووە بە هاتنی وەرزێکەوە یان زۆرترین گفتوگۆ و زۆرترین قسە و باسەکانە سەر ئەستێرەی گەلاوێژە بەتایبەت لە دوای وەرزی هاوینیان لە ناوەڕاستی وەرزی هاوین بەدواوە کاتی کە باز لەواکەین کە ئیتر وردە وردە جەو بەرەو فێنکیە ڕوات زۆر کات بیستومانە لە باو باپیرانمانەوە کە باسییانەوە کردووە کە ئیتر گەلاوێژ کەوت جەو وردە وردە بەرەو فێنکیە ڕوا بێگومان کە ئەمە لە شەوە فێنکەکە دەست پێکات تاکو وردە وردە ئەگوازرێتەوە بۆ ڕۆژ باز لەواکەین کە ئەم قسەیە بەڕاستی لە ڕۆزانستێکەوە دروستە لەگەڵ کەوتنی ئەستێرەی گەلاوێژیان دەرکەوتنی ئەستێرەی گەلاوێژ ئایا کەشوهەوا پەیوەندی پێوەی هەیە وەک کەشوهەوا فێنکە بێت گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەمال فاتیح شارەزا لە بواری فەلەکناسی مامۆستا سڵاوت لێ بێم سڵاو لێ بەخێر بێت مامۆستا باس سەرەتا ناسانێک بۆ ئەستێرەی گەلاوێژ بکەین ئەستێرەی گەلاوێژ ئەستێرەیەکی زەبەلاحە پرشندارترین ئەستێرەیە لە ناو هەموو ئەستێرەکانە دوو هێندەی قەبارەی خۆرە نزیکەی 9 ساڵی ڕووناکی زیاتر لە خۆرەوە لە ئێمەوە دوورە بە جۆرێک ئەو تشکەی کە ئێستا ئاگاتی ئێمە کاتێک کە بمانوێت بیبینین لە دوای دەرکەوتنی هی 300 ساڵی ڕووناکی پێش ئێستەیە ئەستێرەی گەلاوێژ بۆ جیاکرێتەوە هەم لە ڕووی تیشکدانەوەی کە جیاوازە تیشکێکی سووری سپی کافوری و دەبلاجێنێ بە شێوەیەک بریسکەی هەیە کە هیچ ئەستێرێکی تر ئەمەی نییە زۆر باشە بزانین گرنگی ئەستێرەی گەلاوێژ لەناو کللتوری کوردیدا چییە هەمیشە زۆر گەمان لەوە بێت بە تایبەتی ئەڵێن گەلاوێژ کەوتووە ئیتریانی وردەوردەوای لێ کاڵێنتە جۆ بەرەو فێنێک بوو نەچە وەڵامی سەر ئەی بەستنەوە بە گەلاوێژ بزانین کللتوری کوردی و گەلاوێژ پەیوەندیان چیە بەیەکەوە خۆی ئەوە هەمووی ئەزمونە هەرچەنە زانست کەمتر پشڕاستیم بابەتە کاتەوە بە حکمیەوەی ناوچەیەک و ناوچەیەکی تر جیاوازە بەڵام ئەو ئەزمونێکی دەوڵەمەندە تاقی کراوەیە لەگەڵ هەڵکەنری کوردەواری ئەڵە هەڵکەنراواتە لە سوڕانەوەی ئاسۆیە بەرزە بێتەوە بەرەو ئاسۆ ڕات بەرەو دەرکەوتنە ڕات تۆ ئەگەر سەفەرتان کرد بێ سەفەرمان کرد بێ سواری تیارابی هەتا لەسەر ئاسۆ بێت لەسەر ئاسۆ بێت تەبیعیەکە بەرز بێتەوە گرگەیەک دروست دەکات تا چێتە ئاستێکی ئاسۆیی لە بەرزیە گەلاوێژیش بە حکمیەوەی کە قەبارەکەی گەورەیە لەگەڵ ترازانی لە خولگە ئاسۆیەکەی بەرزبوونەوەی لە ئاسۆبەوەی دەرکەوێت ئەو قەبارەیە هەژمونێک دروستەکە لەسەر دەوروبەری ئەو هەژمونە کاریگایی لەسەر گۆڕانکاری کەشوهەوا بێت لە هەموو جیهانەوەتە لە ڕۆزانستێکەوە دروستە ئەو قسەیە بەڵێ چونکە تۆ ئێستا ئۆتۆمبیلێکی بچووک بیا بەلاتە ئۆتۆمبیلێکی گەورە بیا بەلاتە کامیان کاریگەری جوڵانی هەیە لەسەرتەوە گەورەکە بۆیە ئەستێرەی گەلاوێژ لەگەڵ هەموو جوڵەیەکی بەسیتیا ئەو کاریگەریانە دروستەکات لەسەر لە کوردەواری خۆمانە کەشوهەوا لە 5-8ەوە هەڵکەنراوە بەڵام نزیکەی ئەبێتەوە بۆ مانگی نۆر لە 5 لای ئەمە بۆ وازحیە بینرێ بەڵام هەڵکەنرەکەی یعنی گۆڕانکاریەکە دەست پێکایشە لەوانە فێنکبوونی کەش لە کۆتاییەکانی شەوان ئێستا تۆ لەوانەیە شەوانش هەر سیرکەی لە دوای بانگی خەوتناون ئەمانشتان نزیکی 11-12 گەرمە بەڵام کە ئەچیتە 3-4مانە نەسیمێکەیە ئەوە کە پێشتر ئەمە نەبووە پێچەوانەبوونەوەی ئاراستەی با ینی تا ئێستا ئەگەر با لە باکووری خۆرهڵاتەوە هەڵی کردوێ ئەم جارە با لە باشووری خۆرئاواوە هەڵەکە هەڵگری شێ و ئەمە بۆ سەرچاوەکەی دەریا و ڕووبار و دەریاچەکان هەر بە دروستی لە ناوەڕاستی مانگی ئاب دەرەکەوێت یان ئەوترێت توێژینی لەسەکراوەکە لە مانگی تەموزیشا دەرکەوتنی هەیە خۆی ئەگەڕێت لە مانگی تەموزە بە ڕۆژ بە ئاسمانەوەی لەبەر کاریگەری تیشکی خۆر نەکەرە ئەو زۆربەی ئەستێرەکان نابینرێن لە هاوینە لە کۆتایی هاوینە هەر عین شت لە پێش خۆرەوە لە دوای خۆرەوە هەڵدێت کە ئاگاتە نزیکی پاییز دوای خۆر ئەکوێت هەر ڕۆژەی دوو خولەک پێش خۆرەکەوێت لە هەڵهاتنە بەڵێ ئەو تەقدیرە کە کۆیەکەیتەوە وەکو زانایان باسیەکەن هەموو 7 ساڵ جارێک یەک ڕۆژ دوعاکەوێت لە هەڵهاتن ینی ئەگەر 350 ساڵ پێش ئێستا لێ بکەینەوە لێکی بدەینەوە کە ئاکاتە
5 هەفتایی یان پێ 5 ڕۆژ کەواتە دروستە ئەو یعنی ئەگەر دوو خولەک پێش خۆر هەڵیەت تقریبان بەڵێ لە کۆتایی وەرزی هاوی بەڵێ باشە بەو شێوەیە هەتا ئاگاتە نزیکەی 5 ئەوانە ئیتر ئەکەوێتە تاریکاییەوە بە جوانی ئەبینێت بۆ نمونە لە 2 شەوە لە 3 شەوە ئێستا حاڵی حاضر ئەم بەیانیش من چوون لە گردی شەمحێدینەوە وێنەیەکی ڕۆژهەڵاتم گرت بۆ ئەوەی چاودێری هەڵاتنی بکەم ئەو وێنەیە هیچی بۆ من دەرنەخست چکە هەستم کرد ینی قەت ئاوا بەیانیانم بەو کەش و هەواوە تەمومژاویە نەبینیەوە بەڕاستی کە هێشتا لای ئێمە نابیندێ لای ئێمە نابیندێ بۆیە بەڕاستی ئێمە دەبێت دڵمان خۆش بێ بەوەی کە لە کوردەواریە ئەم ئەزمونیانی کردووە تاقی کردوێتەوە وەکوتمان کۆچی باڵندەکانیش دەستپێکە بۆ نمونە حاجی لە قلق و پەرەسێلکە ئەمانە بەرەو چۆڕۆن بەرەو گەرمیانە بە پێچەوانەوە کونە بەبوو بەرەو چۆڕوا بەرەو کوێستانم یعنی ماوەیە کتر ئەگەر بیستنا ئەوەی کە قوڵقوڵقووەکە ئەوە ئەو تەیرەیە کە پێ و تێک کونە بەبوو ئەمە دوای ئەوە ئاو لە ڕێڕەوەکەیە چونکە ئەو گۆڕانکاریە ئەو چڕی هەوا زیاترە بێ وەکو هێزێکی کار لەسەر چینی زەوی وا لە کاردانەوەکەیەکە کە ئاو ڕێک نەڕواتە خوارەوە بەرکو پەرش بێتەوە بە ئەم لاولایە ئەگەر لەم ولا سیرکەین لە جیاتیەوەی ئاو ڕێک بڕاتە خوارەوە بە چۆم ڕووبارەکانە لە ئەم لاولاکانی خۆی تەڕەکە اینجا هەم حیوانات هەم دار و درەخت و ئەمانش پێویستیان بە کەمتری ئاو هەیە ئەگەر یەکێک هەفتانە 3 ڕۆژ چوو بێ بۆ ئاودان ئێستا لەوە چ 10 ڕۆژ جارێک پێویستی بە ئاو بێ و تەبەن ئەمە هەر لە کوردستانەوە نیە زۆر بە دەستگا فەزایەکانی جیهان بە تایبەتی ناسا کە چاودێری هەڵاتنی ئەم ئەستێرەیەکە یعنی سوودی کەشتێوانیان لێبینەوە چۆن مەسەنە ئاراستی لە دەریا ئاراستی ڕۆشتنی پێ دیاری بکەن لە ئاسمانە چۆن ئاراستی هەڵدان و پێکانی ڕۆکێتەکانی پێ بکەن هەر لە ڕێی هەڵاتنی ئەم ئەستێرەوە بۆ یعنی شتێکی گرنگە کە تاقیکردنەوەی لەسەر کراوە من بەردەوام چاودێری ئەو گۆڕانکاریانە ئەەکەم کەەوە لە دوای ئەو تاریخەوە کە لە کوردەواری ئاڵێن ئەستێری گەلاوێش هەڵات کەواتە ئەتوانین بڵێن ئەمە گۆڕانی کەش و هەوایە یان ڕاستەخۆ ئەستێرەی گەلاوێش کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئێماڵێن جەو بەرە فێنەگوونەچە یاخود هەموو ئەو نیشانەیان دیکە کە ئەتوانین لە ڕێو ئەستێرەیەوە دیاری بکرێت بڵێ ئەستێرەی گەلاوێژێکە لە نیشانەکانی دیاریکردنی گۆڕانی کەش و هەوای لا کورد با بڵێن کۆمەڵێک بورجی داناوە کۆمەڵێک ئەستێرەی تریشی داناوە بۆچی بۆ دیاریکردنی ڕێڕەوی بازرگانی بۆ داچاندن واتە وەکو تەقویمێکی کشت و کاڵیە کە لە ئێستا وەرزی چییە و پێویستە لە کەیا بکرێ و لە کەیا بچنرێتەوە هەروەها بورجەکانیش ئیسفادی لێ کردووە زائیدەن سوودوەرگرتن لە چی؟ بەڵێ مامۆستا ئەمەی کە لە دیمەنەکەی بینینەوە ڤیدیۆکەی ئەم بەیانەیە کە باست کرد پێش بەڵێ ئەوە ئەم بەیانە ویستم وێنەی ڕۆژهەڵات گرم بزانم چاودێری هەڵاتنی ئەستێری گەلاوێشکەمەوە لە گردی شەمحێدینەوە گرتومە تەنها ئەستێرەیەکم بەرچاوکەوە ئەستێری گەلاوێژ نییە تەموژێکی زۆر هەیە تەمان ئەگەر دەریش بکەوێت لەژێر کاریگەری هێشتا وەکوتم چونکە دوورە قوڵە دوورترین ئەستێرەیە هێشتا لای ئێمە ئەگەر ملاحەزەم سێری و تەموژەکەن ئەگەر کەواتە دەرکەوتووە بەڵام بەڕوونی دەرنەکەوتووە خۆی شتێک هەیە ئەوی ڕاستی بێ ئێمە وەکو سلێمانی بەرزیمان لە ئاستی ڕووی دەریا 1000 مەتر ئەم ئەستێری کە لە دیمەنەکەی دیارە گەلاوێژ نییە ئەوە نییە ئەوە چونکە بەپێی ئەو نیشانانە ئەبێ بدەبلاجێنە ینی وەکو تیشکاوەر بێ بمانایکی بریسکەیەکی جیاوازی هەبێ بەڵام ئەگەر دەرکەوێت زیاتر لە خوار ئەوەیە بۆیە ئیشەڵا درەوشانەوەی ئەسێری گەلاوێژ جیاوازە بە هۆکاری ئەوەی کە لە دوای خۆر و مانگ و هەساری زوهرە درەوشاوترین تەنی هێشتا زووە هێشتا زووە بەوەی کەوا ئێمە بتوانین وەکو خۆی بیبینین وەکوتم لە 5 نوایە یان لە سەرەتای مانگی نوە ئەتوانین بە جوانی لە تاریکبوونیشە بیبینین باشە مامۆستا جگە لە ئەسێری گەلاوێژ هەر لە کەلتوری کوردیە ناونانمان هەبوو بۆ هەندێک لە ئەسێرەکانی تر بۆن نە کاروان کوژە تەرازوو لەیل و مەجنون ئەم ناونانە مەبەست لێ چی بووە لە چیەوە ئەم ناوە نراوە بەڵێ
وەکوتم کوردەواری بە حکمی هەڵکەوتی جوگرافی کوردستان کە لە چیا و دۆڵ ئەمانە پێداتوە یعنی سووتیان لە هەموو لوتکەیەک بۆ لوتکەیەکی ترۆ بێتەوە چونکە خۆر شوێنە جۆزێتەوە یعنی پێ دەچێت بینی لوتکەیەکیان بە 2 سەعات خەمڵان دەبێت ئەم 2 سەعاتە بۆ دابەشکردنی ئاو لە بینی قەبیلەیەک و قەبیلەیەکی تر گەورەترین کێشەی چارەسەر کردووە زایدەنەوە بینەکانیشیان وەکو چرکە پێواوە بۆ کاتی نوێژەکان و بۆ کاتی ئەمە بۆیە ئەمە وەکو ئەوەی جێکەوتەی تیشک خۆر بە هەمان شێوە هەڵهاتنی هەر ئەستێرێک ئێماڵین ئەستێرەکان لە پێگەی یا لە موقعی فەلەکی خۆیانە ناگۆڕێن کەمتر وەکو هەسارەکان یعنی تۆ ئەستێری گەلایەوەش هەموو ساڵێ لە بابڵێن لە مانگی 8 چاودێرێکی ناچی بۆ مانگی 7 ئەمانە وەکۆی کە چاوەڕێی گۆڕانکاری کەش و هەوا بکەیت بەڵام هەسارەکان جیایە بۆ نمونێمە زۆر جارە بسین مەریخ و مشتری ئەمانە لە پڕێکا بکەونەیەک ئاستی بەڵام ئەمە بۆ ئەستێرە ئەمە ڕوونادات چکە ئەستێرە موقعی فەلەخی خۆی زۆر بە زەحمەتە گۆڕێ بە ساڵانێکی زۆر لەو چێ بە 100 ساڵ بە 70 ساڵ بە 200 ساڵ اینجا ئەستێرەیەک موقعی فەلەکی خۆی گۆڕێ جا ئەم نەگۆڕانە یعنی سوودی ئەوەی هەیە ئەو جێگیریە کە تۆ متمانی پێ بکەی ساڵێکی تر لە هەمان شێوە چی بکەیت چاودێری گۆڕانی کەشوهەواپی بووی تۆ ژیانی خۆتی لەسەر ڕێخۆی ژیانی چاندن ژیانی خۆپاراستن لە نەخۆشی ژیانی چۆنە لە موشور خواردن بۆ نمونە کە تۆ بزانی دەرکەوتنی ئەم ئەستێرەیە دەرکەوتنیە کە بۆی شومەی بەدواوەیە تۆ چیەکەی مانگێ پێش ئەوە زەخیرەی زستانە خەی لە خواردەمەنی لە جێگەی و ڕێگەی باش بۆ ئاژەڵ و ئەمن و عەشتانە یعنی کورد هەموو دقەیەکی وەکو خۆی حسێب بۆ کردووە بە شێوەیەک لە ناسانی ئەستێرەکانە دەوڵەتداریەکی کردووە کە ئێستا هەندێک جار پێشبینیەکان وەکەوەی کە پێشینان کردووانە وەکو پێشینانی کورد قەت ڕێک نایەتەوە ئەوەندە دقیق بووە کوردەواری بۆیە باسی کاروان کوژاکەیت یەکشتی تر جیاوازیەک هەیە لەوەی کە هەڵکەوتی جوگرافی ئێمە سروشتەکەمان لە ناو شاخایە بینین و لێکدانەوەمان بۆ ئەستێرەکان جیاواز بێت بۆ نمونە بۆ کەسانێک کە لە وڵاتانێکی تر شوێنەکان بیابانە بۆ نمونە فێرعەونەکان ئەستێری گەلاوێژیان پەرستووە بە دەرکەوتنی ئەستێری گەلاوێژ کە بەهۆی کەشوهەواوە بۆ بێگومان کە پەیوەندی بە ئەستێری گەلاوێژەوە نەبووە لافاو لە نیل هەستاوە ئەمان پەرستویانە وە بە هۆکاری ئەوەی کە دەرکەوتنی ئەستێرەکان بە هۆکاری لافاوە گەزانی خۆی دوو بابەت هەیە چێکیان ئەستێرە ناسی تشان تەنجیم یعنی لێکدانەوەی یا بەستنەوەی ڕووداوەکان بە هەڵاتنی ئەستێرەکە ئەمە هەڵەیە ئەمە لە ڕووی شەرعیشەوە دروست نییە بەڵام وەکەوەی کە تۆ سوودی زانستی لە هەڵهاتن و ئاوابوونی ئەستێرێک بینی کە تۆ ژیانی خۆتی پێڕێخی نەک تۆ دایمە لەگەڵ هەڵهاتنی ئەمە چاوەڕێ ئەوە پێی کێشە و ناڕەحەتیەک دروستی وانە ئەو ئەگەرانە قەت ڕاست دەرنەچوە ئەگە لەوانەیە جارێک لە جاران ئەو ڕوویە بەڵام دووبارە و سێبارە کەمتر بۆتەوە بەڵام هەمیشە ئێمە کە باسی گۆڕانکاری کەشوهەواکەین لە دوای چیەوە دروستە بێت لە دوای هەڵاتنی ئەستێرەی گەلاوێژەوە ئەمە واقع کەس لی ڕناکە بەڵام قەت ئەگەر ڕۆژێک بوومە لەرزەیەک و ماڵ وێرانێک لەگەڵ هەڵاتنی ئەستێری گەلاوێژە ئەمە معنایەوەنی هەموو ساڵی ئەوە ڕووبە ئەوە لەگەڵ پەرستنەکە تووشی ئەو هەڵەیەش بوون بۆیە یعنی خوای گەورە عەرەبیش یعنی دوو قەوم هەبووە کە پەرستویانە بە ئاەتێک ئەو کۆتایی بەو هینەیەنە وإنه رب الشعرى يعني باسی وەکە کە خوای طبعا عرب گەلاوێژ ئەڵێ شعرە بعضی چ پێڵێ سوهەیل خوای گەلاوێژە نەک گەلاوێژ خوا بێت ئەوە لەبەر ئەوە هەموو گەلوونەتەوەیەک بە پێی واقعی جوگرافی خۆیان سوودی هەڵهاتنەکان لێ بینیەوە ئەنجا جێکەوتی ئەو وڵاتانەش لەسەر هێڵەکانی پانی و درێژی ئەمن و عەشتانە کاریگەری لەسەر درێژی شەو ڕۆژەیە بۆیە کوردستانی ئێمە یعنی خوای گەورە هەر چوار وەرزەکەی پێبەخشیوە بۆیە توانیوانە ئەم تەقویمە جوانە یعنی سوود لە هەموو وەرزەکان ببینن کە بەم شێوە زانستی بکە ئێمە ئێستاش هەر لەسەر ئەوە ئاڕی دەستە خۆش بێت دەستە خۆش مامۆستاگیان سواز بۆ تۆ زۆر خۆشحاڵ بین ببوورە کاتەکەمان لە یاوە گفتوگۆکەمان زۆر خۆش بوو بەڕاستی بەرنامەی زۆر زیاتر هەڵەگرێت پرسیاری تر هەبوو بیدەینەوە هیوادارین کە بتوانین بە پرسیاری تر بە بەرنامەی تر کە تاویزی ئەوە بینەوە دەستە خۆش بێت سواز بۆ تۆ